میدیاکانی ئێران بانگەشەی ئەوە دەکەن لە هێرشەکەی سەرهەولێر هەریەکە لە موشکی بالستی فاتح 102 و فڕۆکەی بێفڕۆکەوانی شاهید 136 بەکارهێنراون. لەم ڤیدیۆگرافیکەدا باز لە تایبەتمەندی ئەو درۆن و موشەکە دەکەین. فڕۆکەی بێفڕۆکەوانی شاهید 136 بۆ یەکەم جار نییە لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت، بەڵکو لە هێرشەکانی ساڵی 2022 بۆ سەر هەرێمی کوردستان لە کۆیە بەکارهێنراون. ئەو درۆنە بەرهەمهێنراوی ئێرانە بە پشتیوانی رووسیا. درۆنەکە بە ئامانجێکی دیاریکراودا دەتەقێتەوە. یەکەم وێنەی درۆنەکە لە کانونی یەکەمی 2021دا بڵاو کراوەتەوە. میدیاکانی ئێران بانگەشەی ئەوە دەکەن کە درۆنەکە قورساییەکەی نزیکەی 200 کیلۆگرام دەبێت، تەقەمەنیەکەی 3 مەتر و نیو دەبێت و تیرەی باڵەکانی 2 مەتر و نیو دەبێت. درۆنەکە بە خێرایی 185 کیلومتر لە کاتژمێرێکدا تێدەبڕێت. درۆنەکە لە مەودای 970 بۆ 1500 کیلومتر دەفرێت، لە باشترین حاڵەتدا لە نێوان 2000 بۆ 2500 کیلومتر دەفرێت. لە پارچەی تێکشکاوی ئەو درۆنەدا سیمکارتی تەلەفۆن دۆزراوەتەوە. ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی لە دوورەوە کۆنتڕۆڵ دەکرێت. بەپێی ڕاگەیەنراوێکی ئەنجومەنی یاسایشی کۆشکی سپی ئەمریکا لە مانگی ئایاری 2023دا زیاتر لە 400 درۆنی شاهید 136 لە جەنگی ئۆکرانیا بەکارهێنراون. بڕواوا بووە کە شاهید 136 لە هێرشەکانی 2019 بۆ کێڵگەنەوتیەکانی سعودیە بەکارهێنراون، بەڵام بەپێی راپۆرتێکی بەریتانیا بۆ بەردەم ئەنجومەنی ئاسایش شاهید 131 بەکارهێنراوە نەک 136. موشکی بالستی فاتح 102 بە هەمان شێوەی درۆنەکان بۆ یەکەم جار نییە خاکی هەرێم و هەولێر بە ئامانج بگرن، بەڵکو لە سیانزەی ئاداری 2022دا هەمان ئەو موشەکانە بەکار هاتن بۆ بە ئامانجگرتنی ماڵەکەی شێخباز بەرزنجی خاوەنی گروپی کۆمپانیاکانی کارگروپ. موشکی بالستی فاتح 102 کە بە NP110 ناسراوە، موشکێکی بالستی زەمین بۆ زەمینە لە ساڵی 2002ەوە لەلایەن سازمانی پیشەسازی هێزە ئاسمانیەکانی ئێرانەوە بەکارهێنراوە. کڵاوەی موشکەکە قورساییەکەی دەگاتە 500 کیلۆگرام. 4 جۆری جیاوازی هەیە: 110A، 110B، 110D1، فاتحی موبین. پێشکەوتنی زیاتریان تێدا ئەنجام دراوە بە مەبەستی بە ئامانجگرتنی دروستتر. مەودای نەوەی چوارەمی فاتح 110 بریتیە لە 300 کیلومتر. کێشی کڵاوەکەی 650 کیلۆگرامە. کێشی تەواوی موشکەکە 3650 کیلۆگرامە. خێراییەکەی 3704 کیلومترە لە کاتژمێرێکدا.